بینەرازیزەکانی کەناڵی سلێمانی جوانترین سڵاوتان لێبێ من سیدات بابانیم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی هەفتانی وەرزش بێوی خۆشەویست شاد دەبمەوە. ئازیزان بۆ هەفتەیی بەرنامەکە مامۆستا ساجد کەمال میوانمە و باسێک لە ئەزموونی کارکردنی وەکو میدیاکارێک و کۆمەڵی لە یادەوەریەکانی مامۆستا ساجد دەکەین. بە خۆشحاڵی لە ناو ستۆدیۆ میوانمانە. مامۆستاجان سڵاوت لێبێ و بەخێربەی دڵخۆشمە ئەمڕۆ لەگەڵمانی. سڵاو لە بەڕێزت کاک سیدات، سڵاو لە بینەرانی ئێوە. مامۆستا ئەگەر سەرەتا بۆ دەست پێ بکەم، مامۆستا ساجد کی بوو هاتە نێو دنیای ڕاگەیاندن و سەرەتای دەستپێکی هاتە نێو دنیای ڕاگەیاندنی بۆ کەی دەکەرێتەوە؟ کاک سیدات، من هەر لە مناڵیەوە حەز و خولیام هەبوو بۆ وەرزش. ڕاستیەکەی لە دوایەوەی کە فامم کردەوەی تر زیاتر لە تەمەنی 8 ساڵی و 10 ساڵی و ئەوەوە زیاترە چوومە نێو یاریگاکانەوە، یاریمە کرد و لە تیپی لاوان و تازە پێگەشتوانەوانەوە دەستم بە وەرزش کردووە تا ئەو مەرحەلەی کە گەشتمە قۆناغی زانکۆم قۆناغی خوێندنم تەواو کرد بەر لەوەی کە بگەمە زانکۆ. لە زانکۆیە یعنی بیرم لەوە کردەوە خولیایەکی زۆرم بۆ وەرزشە بوو و لە لای شیا خولیایەکم بۆ زمانی ئینگلیزیە بووانە. دوجار بڕیارمە کە بچمە بەشی وەرزش بۆ ئەوی کە خۆم زۆر حەزم لە وەرزش بوو. لەوێ بوومە خوێندکار لە کۆلێژی پەروەردەی وەرزش لە ساڵی 2004. دواتر زیاتر بڵین ئەوەی کە تەمەنم هەڵقشا وەردە لە ڕووی یاریکردنەوە وازم لە یاریکردن هێنا حەزم بۆ میدیای وەرزشی دروست بوو کە درێژە پێدەری ئەو کارە بێ. دوجار بڵین کە زانکۆشم تەواو کرد بەر لەوەی کە زانکۆ تەواوکەم لەگەڵ مامۆستا هیوای مەلاقادر کە ئەو کاتە هاوڕێیەکم بوو لە زانکۆی سلێمانی لە کۆلێژی پەروەردەی وەرزشەوە کە ئەوانە ئەو کاتە ڕۆژنامەی ئاوێنە سپۆرتیان دەرەکرد لەگەڵ هاوڕێی خۆشەویستم کاک بەهمەن غەریب، ستافێکی کارا بوون، کاک گەورامان مەحموود، کاک گۆران فارس کەوانە ئێستا بەڕێزەوە هەمویان مامۆستان بەڵام ئەو کاتە هاوڕێ بوون بە بەڵێ ئەوان لەوێ ستافێکی کارا بوون. ئاوێنە سپۆرتی ژێکێک بوو لە ڕۆژنامە زۆر باشەکان. هەمیشە من خوێنەرێکی ئەو ڕۆژنامەیە بووم و زۆر جاریش یعنی بابەتم بۆ ئەنووسین یاخۆت بە جۆرێک لە جۆرەکان هاوکاری مەکردن و هەموو ژمارەیەکی ئاوێنە سپۆرتی شمە کرد. ئێستش ینی لەم ساڵانەی دوایی یەکێک لە هاوڕێکانم وتی بە دوای گۆڤارێکی ئاوێنە سپۆرت وەڵی ژمارەکەی نازانم لە هەفتاکان بوو شتێک لەو بابەتە وتی بیستمە لای تۆ هەیە. ئەو ژمارەیە لا دەسەکەوێتم وەڵی با سێریەکەم لە ماڵەوە بزانم شتی وام دەسەکەوێت چوومەوە سێریم کرد ئەو ژمارەیە کە داوایە کرد هەبوو. راپۆرتەکەش راپۆرتێکیان بوو لەسەر ئەڵبژاردەی هۆڵندا بوو. نازانم بۆچی ئەو بابەتی ئەویست ڕۆژنامەکەم بۆ برد ینی بەلایەوە سیر بوو. مەبەستەکەم لێرە زۆر حەزم لێ بوو لە نووسین لە میدیای وەرزشیان. دوایی کە 2008 زانکۆم تەواو کرد ئەو کاتە ئێمە من ماڵمان لە هەڵەبجە بوو، گەڕامەوە هەڵەبجە فترەیەک لەوێ لە ڕادیۆی یەکگرتو وتیان بۆ نایی لەگەڵمان کار بکەیت و هەر لەوێش مامۆستا هاورامان مەحموود کە وتم یەکێک بوو لە ستافی کارای ڕۆژنامەی ئاوێنە سپۆرت ئەویش کە تەواوی کرد ڕۆشت بۆ هەڵەبجە و لەوێ پێشکەشکاری بڵین بەرنامە بوو ئیشیە کرد لە ڕادیۆ ئەیزانی کە حەزم لێتی و توانام هێوانە وتی وەرە لەگەڵ منە با پێکەوە کار بکەین. منیش وتم باشە لەگەڵت کارەکەم. بیرم دێ کاک سیدات یعنی یەکەم ئیشم کە کردم لە میدیای وەرزشیە ساڵی 2007 ئەو کاتێک کە هەڵبژاردەی عێراق لەگەڵ سعودیا بووە پاڵەوان راپۆرتێکیان هێنایە بەردەم ینی مامۆستا هاورامان نووسی بووی ئەیفۆڕێک بووتی ئەم راپۆرتە بخوێنەرەوە. ئێوە کاتش هەواڵەکان ڕاستەوخۆ ئەڕۆشتن ئەزمموی یەکەم جاریشم بوو. ئێتۆ راپۆرتێکیش کە خوێنیتەوە ئەبێت تۆزێک هەڵبژاردەی عێراق بوو بووە پاڵەوان و دەستکەوتێک و نازناوێکی مێژووی بوو. منیش یعنی یەکەم جارم بوو وامزانی شتێکی بەسیتە، وامزانی شتێکی ئاسانە، دەستم کرد بە خوێندنەوەی ئەبە بە تۆزێکیش بە حەماسەوە بتخوێندایەتەوە وەکوتم لە بەرەوەی هەڵبژاردەی نیشتیمانی نازناوەکە بەدەستێنا بوو خەڵک هەموو چاوەڕێ ئەو هەواڵەیە کردووە. ئەوەش نەبوو یعنی وەک ئێستا کەناڵ زۆر بێت و هەبوو بەڵام وەک ئێستا زۆر نەبوو. ڕاستەوخۆ لە ڕێ مۆبایلەکان تۆ لە ڕێ شاشەوە ئایپادەکانەوە تۆ بتوانی هەواڵت پێ بکە. ڕاستە ئێمە و کاتە من بیرم دێ بەڕێز مامۆستا بێستون تاوگۆزی کۆمنتاری کوردی بۆ ئەو یاریە کرد و لەناو بازاری هەڵەبجە بووین و یعنی هەموو بینەری یاریەکە بووین. بەڵام
کە من خوێندمەوە یعنی بڕواکەی کاکسیدات ئەوەندە دەستم ئەلەرزی یعنی ئەترسام و لە خۆی بەلامەوە شتێکی وەکو ئەزمونێکین بوو دێڕەکانم بۆ ناخێڕایەوە تا بڕواکەی تا ئەو یعنی ئەیفۆڕن خوێندەوە تا هەواڵەن خوێندەوە وازانم هەموو گیانم بوو بە عارق لەگەڵەوە شاکە ڕادیۆش یعنی بینەریش نەبوو بەڵامەوە هەم ئەزمونێکی لەو لەحزەیە ناخۆش بیان زۆر ترس و قەلەق بوو بەڵام یەکەم ئەزمموی کارکردنم بوو زۆر خۆش بوو زۆر متعام لێ بینی ئێستا بووە بە بیرەوەریەکی خۆش هەمیشە لە زۆر شوێنە باسم کردووە ئەوە دەستپێکی کاری من بوو لە 2008ەوە ئیتر من لەوێ کارم کردووە دوجار 2009 هاتمەوە سلێمانی لە سلێمانی خەریکی سەفا مەڕوا بەڵێ نار بە یەکجاری هاتمە سلێمانی و لێرە تاعین بووم بڵین بووم بە مامۆستای وەرزش و لێرەش لە 2009 لەیانەی سیروانی نوێ وەکو کارمەند کارم کرد لەگەڵیان دوجار لە 2010ەوە بووم بە ڕاگەیاندنی یانەی سیروانی نوێ تاوەکو 2013 ئیتر ئەوە ئەزمموی کارکردم لەگەڵ سیروانی نوێە یعنی ماوەی 4 ساڵ بوو بەڵام ئەوەش بناغەیەکی باش بوو بۆ من کاتوانم بڵێم زۆر سوودم لێ بینی لەگەڵەوەی کە و ماوەی لەگەڵ سیروانی نوێ بووم یعنی زۆر راپۆرت و زۆر بابەت و زۆر بڵێن تەوەرم هەبوو بۆ ڕۆژنامەکان و کاتە ڕۆژنامەکان زیاتر هەبوون ڕۆژنامەیە ئاوێنە هەبوو یاریگا هەبوو کۆمەڵێک ڕۆژنامەی دیکە هەتا خۆم بۆ خۆم ڕۆژنامەیەکمان دەرەکە لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ لەگەڵ لەوانە مامۆستا ماکوان و کاگڕێکەوت و هاوڕێیەکی دیکەم ڕۆژنامەی گۆڵمان دەرەکرد چەند عەدەدێکمان لێ کرد و دوجار ئەو ڕۆژنامەی ماوەی زەمەنی فترەیەکی کەمی خایەن ئیتر ئاوا وردە باشە لە کاری میدیایە کێ بە پێشەوەی خۆتە زانی ینی جیاواز لەوەی کاکێ هاوکارت بۆ بۆ نمونە هەمومان جگە لەوەی کەوا خۆشەویستیمان بۆ کارەکە هەبووە و خۆشەویستیمان بۆ وەرزشەوە بەڵام 2000 بۆ لەوانەیە لە خۆشەویستی کەسێکەوە لە تەلەڤیزیۆن بۆ لە کەناڵەکان کەسێکمان بینی بێ بەتواناو بێ لە کاری میدیایە سەرسام بووی نەبین تواتێ بۆ من لە خۆشەویستی بۆ من ئەو سەرسامیان بۆ ئەو ئێمەش هەوڵمانداوە بۆ نبینینەوە بوارەکەەوە وەکو هاوکاری من کۆمەڵێک ناوت پێ هاوکارەکە دوای دیگە سەری بەزارە وەکۆی کە منی بردبێتە ناو میدیای وەرزشی ئەوانت پێڵم دوایەوە لە خۆشەویستیان بۆ من یاخود حەزت کردو کە ئەوانت بینیوە بۆ من ئەو بەتوانن یاخود سەرسام بووی دەپیان بەو شێوە تۆشات بێت من سەرەتای ئەتوانم بڵێم ئەم حەزە کە دروست بوو 96 کاتە ماکوان سعیدە بوو یەکێکە لە ڕۆژنامە نووسە وەرزشە باشەکان هەم پورزان بوو هەمیش بەردەوام یعنی ئاگام لە کارەکانی بوو لە 96 و 97 و 98 توانە و کاتەوە بە ڕادیۆینێکی تەجیلێکی بچووک هەبوو بە کاسێت تۆ چوی مقابلەی خەڵکت ئەکرد لە یاریگاکانە ئەم بینی لە هەڵەبجە بۆ یانەی هەڵەبجە بۆ یانەی پەیام بۆ یانی ڕاستی ئەمانە کۆمەڵە گیانە بوون لە هەڵەبجە یاریزانی زۆر باشە بۆ فترە ڕاضە لەوێ زۆر متەتەور بوو یاخود ئاستی بەرزی هەبوو ئەو بۆ ڕادیۆ بچووک ببوورە بۆ تەجیلە بچووکەی ئەچوو لێدوان و لێقا و این یەکە لەگەڵ یاریزانەکانە بۆ منەوە کاتی کە تەمەنم ئەتوانم بڵێم نزیکەی 12 ساڵێک بوو یعنی جێی سەرنج بوو پێم خۆش بوو ئەچووم لەگەڵ یاخود ئەچوو کە ڕادیۆ مقابلەکانی کرد ئەچووم لە تەنیشتیا ئاوەستان ئیدی لەو کاتەوە تا ئەم ساتش کە من لەم ستۆدیۆ قسە لەگەڵ جەناب تاکەم مامۆستا ماکوان یەکێک بووە لەوانەی کە پێشەنگی من بووە هەمیشە دوور و نزیک بە یەکەوە بووین هاوکارم بووە دواتر منی بردووە بۆ تەلەڤیزۆنی یەکگرتو ئەوەش وێزگەیەکی دیکە بوو دواتر باسی لێوەکەم مامۆستا ماکوان زۆر هاوکارم بوو لەوەیە کە من چوومە نێو دنیا بەڵام ئەوەی کە بەدەر لە مامۆستا ماکوان دوای ئەو کە من هاتمە زانکۆ پێی سەرسام بووم مامۆستا هیوای مەلا قادرە و کاتە گەنجێکی زۆر چالاک و خوێنگەرم بوو پرچێکی درێژی هێشتەوە جانتایەکی بەلاریە کردە شانی و سەرنووسەر و ئیشی ئەکرد لەگەڵ ڕۆژنامەی ئاوێنە سپۆرت کە بینیم ئیتر منەوە کاتە 2004 ناڵێم مەرحەلەیەکی زانکۆ ئەوانە بووم ئیتر ئەومە بینی ئەو مەرحەلەیەک دوو مەرحەلەیەک پێش من بوو پێم وابێ سەرسام بووم بەو هەموو ڕۆژێک لە زانکۆوە ئەڕۆشت بۆ شوێنکارەکەی و ئەهاتەوە لە شوێنکارەکەەوە چالاک بوو و ڕۆژنامەی ئاوێنە سپۆرتیش ئیتر من حەزمە کرد یعنی زیاتر چاو لەو بکەم و دوجار ئێمە لە هەڵەبجە وەکوتم کۆمەڵێک کەناڵ هەبوون کە ئێمە سیرمانەکردن لەوانە بڵێن کەناڵی گەلی کورسان هەبوو کە من خۆم زۆر سەیری
مامۆستا ڕزگار کەمالمە کرد کەناڵی یەکگرتوو هەبوو کە ئەو کاتە گیانی وەرزش مامۆستا کاروان سابیر پێشکەشیە کرد زۆر سەیری ئەوەمە کرد یعنی لەوانەوە بە کۆمەڵێک وەکواڵێ شتی باشەوە خۆم ئامادە کرد دواتر چوومە ناو ئەو بوارێک کە خۆم حەزم لێ بوو. ئەگەر بە شێوێتتر پرسیارەکە بڵێن خۆت بە قەرزاری کێزە ئەین دەستی گرتوویت و بۆ نمونە زۆر تەواو هاوکاری کردی کردووە ڕێنیشاندەرت بۆ لە هەرێکی لە بێزگەکانەکە بۆ نمونە کارت کردو یاخۆت بە بەردەوامی بۆ من هاوکار بوو بە تایبەتی یاخۆ لە سەرەتای دەست بەکار بوونیشتا وەکو میدیاکارێک وەکوتم مامۆستا ماکوان سعید زۆر هاوکارم بوو دواتر من لە یانی سیروان تا 2013 لەوێ بووم لە 2013ەوە لەوێ بڵێن وازمێنە لە کارەکەم هەمووی فترەی 3 ڕۆژ بوو بزانم 4 ڕۆژ بوو لە کارەکەم وازم هێنا بۆوانە ئێوارە خوانێک ئێوارە دانیشت بووم تەلەفۆنێکم بۆ هات لەلایەن مامۆستا هیوای مەلاقادرەوە وتی کاک ساجد تەلەڤیزیۆنی یەکگرتوو ئەو کاتە ناوخۆیەکە کاک گۆران محەممەد لەوێ ئیشیە کرد یاخۆت لەوێ لە تەلەڤیزیۆنی یەکگرتوو بوو پەیوەندی کردبوو بە کەناڵی پەیامەوە وتی ئەو شوێنە فەراغ هەیە کاک گۆران ڕۆشتووە و کەسێکیان پێویستە و کاتە کاگیوا خۆی لە هەولێر بوو بەرنامی بە ڕۆحێکی وەرزشیە کردەوەنە منیان ڕاست پاردووە کە کەسێک منیش تۆ بە شایستە زانم و حەزەکەم تۆ بچیتە ئەو شوێنە وتم کاگیوا وەڵای من یعنی ئەزمموی سەر شاشە و ئەوە من نییە ڕاستە لە نێو بوارەکە وەکو نووسینم زۆر بووە وەکو ڕاگەاندنیانی سیروانیە بووانە بەڵام بەرنامەی سەر شاشە و بەرنامەی شیکاری ستۆدیۆ ڕاستەخۆتم بەلامەوە قورسە وتی تۆ بڕۆ قسەیان لەگەڵا بکە لەگەڵ بە ڕێبەرەوە کاتە کاک ڕێبار ڕسمان بوو وتی خۆشمان هاوکارت ئەبین و وتم باش بزانم ئینشاڵڵا قسەیەکەکەم ڕاستەخۆ تەلەفۆنەکەم هەڵگرت تەلەفۆنم بۆ مامۆستا ماکوان کرد کە ئەو هەمیشە هاوکار و پاڵپشتم بۆ وتم مامۆستا ماکوان مامۆستا هیوا شتێکی وای وتوە چی بکەم ئەو کاتە خۆشی لەوێ بوو دوایی هاتە سپێدا وتی بەیانی ئەچین قسە ئەکەین و هیچ ترسێکت نەبێ یاخود لە تۆ شایستەتر نییە بۆ شوێنە و لێش ڕابینی گەنجێکی و حەزت لێوانە ئەتوانیت کار بکەیت وتم باش بۆ بەیانیەکەی ڕۆشتم بۆ تەلەڤیزیۆن لەوێ چاوپێکەوتم لەگەڵ بەڕێبەری کەناڵ کرد بە خۆشحاڵیەوە خۆم بە قەرزداری بەڕێبەری کەناڵی بڵێن تەلەڤیزیۆن یەکگرتووە زانم کە زۆر هاوکارم بوو لەوەی کە وتی چیت بوێ ئێمە هاوکار دەکەن گرنگەوەیە تۆ بتوانانی خۆت بدۆزیتەوە لە سەر شاشۆ لەگەڵ بینەرەکانت باش بی لەوێ هەر تێستێکم کرد لەگەڵ مامۆستا ماکوانە کۆمەڵێک هاوڕێ خۆشەویست کاک محەممەد عەبدوڵڵاوانە کە ئەو کاتەوان بەڕێبەری هونەری بوون مقابلەیەکمان کرد هەر وەک چۆن ئێستا لەگەڵ جەنابتا دانیشتوو بەرنامەیەکمان کرد دوایی بەرنامەکەیان بردوویە خوارەوە لای بەڕێوەبەر و بەڕێبەری هونەری وتیان ئەمە پرۆگرامی یەکەمی وەکو تێستی ئەم کوڕەیە وتیان ئەم کوڕە توانای هەیە و باشە و حەزی هێوانە با دەست بەکار بێ دی لێەوە لە 2013ەوە لەگەڵ تەلەڤیزیۆنی یەکگرتوو دەستم بەکار کرد و ئەو کاتە شەر هاوپیشەیەک و هاوکارێکیشم لەگەڵ کاک بەرهەم جەلال کە ئێستا شەر لە نێو بوارەکایە و تاوەکو 2017 هیچ بەزمشتی خۆشتان هەیە لەگەڵ کاک بەرهەم جەلال یادەوەرێکی خۆش وەڵی شتی خۆشمان هەبوو لەگەڵ کاک بەرهەم بەرنامەمان ئەکرد بەرناوەمان ڕۆژی ناڕۆژێک بوو و لە هەندێک ستۆدیۆ ئێمە ستۆدیۆ شیکاریمانە کردوان لە هەندێک ستۆدیۆشدا پێکەوە کارمان ئەکرد یعنی شتی خۆشمان نەبوو شتی ناخۆشیشمان هەبوو لەوانەی کە جاریوا بوو خەلەلێک ڕووی ئەیا چونکە ئێمە بەرنامەکانمان هەمووی ڕاستەوخۆ بوون جاری وایە هەڵەیەکی تەکنیکی لە هەموو دام و دەستگایەکەم هەڵانە بێ ئەمانە زۆر ماندویانەکردم بیرم دێ یەک جاریان شتی ناخۆش بوو بەڵام دوایش بوو بە بیرەوەریەکی خۆش بووم من و کاک بەرهەم بوو لەگەڵ وابزانم دکتۆر هاوکار بوو بەرنامەیەکمانە کرد سێقۆڵی دانیشت بووین لە کاتی عادەتەن کە ئەجوڵەی ئێرم تەمەزۆقی کرد یعنی لەسەر کورسیە بووم ویستم قاچماوا لێکم قاچم تەمەزۆقی کرد یعنی زۆر ئازاری خۆت ڕاضیت زۆر جار ئەو حاڵەتت بۆ دروست بووە کە یاریزان تووشی وەستانی ئەم دەمارەی قاچیە بێ زۆر عەزیەتیان بەڕاستیەکەی ئیتر لەوە بوو یعنی سەری من هاتەوە کە من پرسیارکەم ئەوانە یعنی نەمەتوانی هاوارکەم یەکسەر بە ئیشارە دوتم بە کاک بەرهەم فریانکەوە یعنی ناتوانم هینکەمانە باش بوو شتێکی خۆش بوو بەڵام من هەر خۆم بۆ خۆم کاک بابان کاک سیدات بابان هینم هەبوو بەرنامەی تەمەنێک لە وەرزش زۆر جار ئەچوم لەگەڵ وەرزشکاران
بەرنامە مەکرد لە قەزاوناحیەکان لە شار لە هەر شوێنێک وەرزشکارێکی دیار هەبووە چوم لەگەڵ یا بەرنامە مەکرد بەرنامەکەش ناوی تەمەنێک لە وەرزش بوو یەکێک لەو بیرەوەری خۆشانەی کە شتێکی خۆش بوو زۆر جاریش گەڕامەتەوە سەردانی هەڵەبجەمان کرد چوین بۆ هەڵەبجە بۆ لای مامۆستا لەتیف کە ئێستا ئەندامی یەکێتی تۆپی کوردستانە باسمان لە بیرەوەری ژیانی ئەکردەوانە هەمیشە لەو بەرنامانەیە کاکسیدان من کۆدێکم هەبوو بۆ میوانەکەم پێشتر معلوماتم لەسەر کۆوە کردەوە ئەم میوانی بەرنامەکەم باگراوند و مێژووی چییە چۆنە ئەوانە وە شتێکیشمە کرد بە کۆد بۆی ئێستا بۆ نمونە ئەوەی مامۆستا لەتیف تەمەنی هەڵکشاوە ئێستا سەری سپی بووانە بەڵام لەگەڵشە هەر ماشەڵا کەسێکی چالاکە و ڕاضیەکی ئێستش باشە لە هەڵەبجە بۆ تەمەنەوە هەر ڕاضاکە بەڵام ئەمزانی زۆر حەزی لە تۆپە حەزی لە یاریکردنە بەڵام زۆر جارە ئەڵێ ئەوەی عەقڵم پێمەڵێ پێکانم بۆم ناکە ئەمەم لە خەیاڵی خۆما دانابوو تۆپێکم لەگەڵ خۆما وابزانم هەری خۆشی بوو تۆپێکمان حازر کردبوو لە بەرنامەکەیە وتم لە ناوەڕاستی بەرنامەکەی ئەڵێ مامۆستا لەتیف بیرەوەری تۆ لەگەڵ ئەم تۆپەیە ئێستا وەک جاران ناتوانانی تەعامل و مامەڵ لەگەڵ ئەم تۆپەیە بکەیت چی بەم تۆپە ئەڵێ دەرهێنەری بەرنامەکەژۆ کاتە کا کۆسار بوو وەکو ڕێککاری بەرنامەکەوانە وای زانی بوو تۆپەکە بە زیایە لەویایە لای بردبوو منیش هەرچی لە منە لای خۆما دامناوە وتم مامۆستا لەتیف ئێستا ئەم تۆپە ئاوام کرد سێرەکەم تۆپ دیار نییە ئەم لاکەمە و لایەکەم تۆپ دیار نییە کوڕتم کاکە بەرنامە ڕاگرن بۆ خاتری خۆم تۆپێکم دانابوو لەویا چیتان لێ کرد تی وەڵام من لام بردووەمە ئەوە یەکێک بوو لە بیرەوەرە خۆشەکانم مامۆستا ساجد ئەگەر باسێک لە ئاستی یاریکردنی تۆ بگرنەوە ئەو کاتێکەوە یاریت کردووە بۆ لەسەر ئاستی تیبە میلیەکان بێ لەسەر ئاستی یانەکان بێ تا چه ئاستە کەیشتووی پێی من زۆر جابراایەک مێ سوحبەتی قسەی خۆشەکەڵێ لە ماڵی ئەمە بە ساجد نەبوو بە یاریزان من نەمتوانی بەداخەوە یعنی بگەمە ئاستێکی بەرز لە ئاستی نادی یاریم کردو لە ئاستی بڵین لاوان ماوەیەکی زۆر یاریم کردو لە یانی پەیام بووم لە هەڵەبجە بەڵام نەمتوانی بەڕاستی یاریزانێکی بارز بم یعنی بگەمە نادیەکانی شاری سلێمانی ئەوانە یەک خاڵ کە زۆر جار ئێستا ئەوانەی کە لە تەربیە ڕاضن بەشێکی زۆریان هەمویان ناڵێم ڕنگ بێ هاوڕابن لەگەڵام قسەیەی من تۆ کە لە گەنجیەوە دەست بە یاریکردن ئەەکەیت دوای دیتە مەرحەلەی زانکۆ بەداخەوە ڕنگ بێ ئەمە خەلەلەکە خۆمان بین خودی تەربیە ڕاضە یا خود ئەو بەشە نییە کە دیتە کۆلێژی زانکۆ لەبری ئەوەی کە بێتە زانکۆ کۆلێژی وەرزش لەبری ئەوەی کە زیاتر لە ڕووی ئەکادیمی و زانستی و پەرە بە تواناکانت بێ دی لەوێ بە جۆرێک لە جۆرەکان دابڕێ من وتمە چمە زانکۆی سلێمانی کۆلێژی پەروەردەی وەرزش زیاتر لەوێ تەتەوەرە ئەەکەم یا زیاتر لەوێ پێشەکەم زیاتر لەوێ شت فێرە بمانە بێرم دێ کاتێکە فۆرمەوان تەقدیمە کرد یەکێک لە هاوڕێکانم کە یاریزانێکی بارز و دیار بوو لە هەڵەبجە ستە ناوی نایەنە بۆی لە بەرنمەکان نەبێ بە وەکو ڕەخنێگلی وتم وتی چیەکەی لێرەوتم وڵاتم لە کۆلێژی پەروەردەی وەرزشەوانە بخوێنوانە و بۆی زیاترین وتی نا بەعکسەوە ڕنگ بێ لێرە ببێتە هۆکارێک بۆی واز لە تۆپی پێبێنی وتم بۆ من ئەمێ لێرە وتی یعنی زۆر جار لێرە وەکۆڵێ هەت جەوەکە خۆش و ئیتر ناتوانیت ئیلتیزاماتت نییە و تااقەتت نییە بە جۆرێک لە جۆرەکان یعنی تااقەتی ئەوی نەت نامێنێ ئەو ڕاضەیە کە ئەیکەی وە یاخود دابڕێت وڵا فعلەن وابوو یعنی کە هاتمە زانکۆ ئیتر من دابڕام وەکو یاریزان بەڵام وەکوتم ئەمە نەبێتە قسەیەک یاخۆ ڕەخنێگەمانە من خۆم یعنی ئەو توانایم یعنی نەبوو کە بتوانم زۆر بەرەو پێشەوەی بەرمە گینا ئێستا خۆیمە لە زانکۆی سلێمانیا چەندین یاریزانی پاڵەوانمان هەیە چەندین یاریزانی باشمان هەیە لەو ڕێگەیەوە توانیان و بەردەوامیش بوون ئێمە دکتۆر علی تەهامان هەیە من بیرم دێ و کاتە گەنجێک بوو لە مەرحەلەیەکی زانکۆ 2 3 و 4وانش زۆر زۆر بەباشی ممارەسی ڕاضەشی کردو و زۆر توانی پەرە بە توانەکانی خۆشی بات ئێستا ئەستێرەیەکی دیارێک کورسان و عراقیشە ئەگەر ئەمە بکەین بە پرسیارە هۆکارەکەی بۆ چیە گێڕێتەوە ئایا پێدوان نییە وەرزشکردن بە بەردەوامی بۆ لای هەندێک کەس هۆکارەکەی بێ بۆ نمونە کاتێک ئێمە لە قوتابخانەیەین پێشەی بچینە زانکۆ خۆمانە کاتێک بدۆزینەوە بۆی کەوا وەرزشی تیا بکەین یاخود یاری تیا بکەین کاتمان کەمە بۆ نمونە بۆ یاریکردن بەڵام کاتێک ئەچینە زانکۆ بۆ نمونە بە بەردەوامی تو ئەم وەرزشکردنە بێت بە بەردەوامی وەرزش و هەموو ڕۆژێ وەرزش هەموو ڕۆژێ وەرزش دەرسی ئەمەلیوانە دووبارە بێتەوە ئەمە نابێت هۆی بێزار بوونیەک لای قوتابیان نا زۆر جار کاتت لێ ئەگرێ زانکۆ
کاتت لێگرێ لەوەی کە وەک پێشوو ناتوانانی تۆ ممارەسەی وەرزش بکەیت یعنی ئێستا ئێمە پێش فترەی ئەدادیەوانە ینی تۆ بەردەوام لە ئەدادیا هاتیتە دەرەوە بەردەوامی تر ئەچیتە نەوەی یاریگاکان یعنی شوێنێکی کە نەبوو ئەچیتە نەوەی یاریگاکانی یاریت ئەکرد بەردەوام تۆ ئەمە پیشۆ ئیشی ڕۆژانت بوو بەڵام کە دیتە زانکۆ نا یعنی قۆناغی ژیانت گۆڕانکاری بەسەرادێت ئەچیتە زانکۆ لە زانکۆ شوێنێ ستێپێکی بەرزترە یاخود مانەوەت لەوێ زۆرترە بۆ نمونە تۆ لە 8 تا 2 تا 3 جاری وایە لە زانکۆ ئەمێنیتەوە ئەو کاتت بۆ نامێنێتەوە یاخود لە زانکۆیە تۆ مانوو ئەبی هیلاکەبی دەرس ئەخوێنی امتحانات و سعیدکردنت لەسرە واجباتت لەسرە کاتەکەت زۆر کەم ئەبێتەوە کە کەم بوویەوە وردە وردە لەوە دابڕێ یاخود لە ممارسەی وەرزشکردن دوور ئەکەویتەوە و وەکو وتیشم بەشێک لە هۆکارە سەرێکێکە خۆمانی کاتێک ئەچینە زانکۆ ئیتر وە ئازانین ئەم مەرحەلەی زانکۆ تەواوتر مەرحەلەی مەرحەلەی ئیسراحەتی تۆیە مەرحەلەی خۆشبەختی و خۆشگوزەرانی و ئەم شتانەی داخلیژتر زۆر جار خۆ تەزانیتەوە جەوی داخلیت بینیوە ئەمانە هەموو بنە هۆکار واد لێیەن کە تۆ دوورەکەویتەوە وەکو وتیشم بەڵام زۆر کەسیشمان هەبووە لەگەڵەوەشدا زۆر بە باشی و ڕێچکەی و قۆناغەشی بڕی و ئێستش بەردەوامە مامۆستا ئەگەر پێکبەستنەوەی لە نێوان خوێندن و وەرزش بکەین لە هەرێمی کوردستان پێت وایە خوێندن کاریگەری کرۆ سەر وەرزش وە زیانی لە یاریزانە بەتوانەکانمان داوە یاخود بە پێچەوانەوە بۆ نمونە وەرزشکردن بۆتە هۆی ئەوەیەوە هەندێک کەس لە خوێندنەکەی داببڕێ و خوێندنەکەی وەکو پێویست نەکات کاکسیداد بەداخۆ چووکە وەرزش لای ئێمە نەبووەتە پیشە من ئەتوانم بڵێم بەڵێ زیانی پێ گەیاندووە نمونەی زیندووە حیشمانی ئێستا ئێمە ئاسۆ ڕۆستەم یەکێکە لە یاریزانە پیشەگەر و باشەکان بەڵام لەگەڵەوەیە چونکە تا ئەم ساتەش نەیتوانی و وەرزشەکەی بکاتە پیشە زۆر جارەوەی تا بینی لە کار و پیشەی دیکەی کە کارمەندە لە یەکێک لە وەزارەتەکان یاخود لە یەکێک لە بەڕێبەراتەکان سێرەکەی کێشەی بۆ دروستەکان واتە ئێمە تاوەکو ئێستا نەماتوانیوە بابی وەرزش یاخود پیشەگەربوون یاخود بواری وەرزش بکەینە پیشەیە کە ئێمە پشتی پێ ببەستین نەشمانتوانیەوە لە ڕێگەی پیشەی یاخود کاری دووەمان یاخود کاری سەرەکیمانەوە هەما ئاهەنگیەک و کۆنتاکتێک بکەین کە کێشەمان بۆ دروست نەکەن بۆیە من نمونێ ئەو پیاوەم هێنایەوە لە ئێستاە فەقیرە سەرقاڵی ئەوە یاخود بیری لای ئەوەیە چەندە بیری لای ڕاضەکەیەتی بیریشی لای داوامەکەیت یاخود کاری دیکەیەتی کە لە ئایندەیە ڕنگ بێ ئەمەیان ببێتەوە یعنی ببێتە هۆکار بۆ بژێوی بۆ سەقامگیری حیاتی ئەم کوڕە و لە زانکۆش من نمونەی وامان زۆر هەبووە یعنی خوێنکارمان هەبووە یەکێک بۆ لە یاریزانە باشەکان بەڵام ناچاریان کردووە کە التیزاماتی زانکۆ دەرس و داوام و دەورەکەی هەبێت زۆر جار دابڕاوە لە ڕاهێنانەکانی یانەکەی یاخۆ زۆر جار دابڕاوە لە وەرزشەکەی بۆ لەبەرەوەی ئەمەی لەسەر واجب کراوە ئەمەی لەسەر وەکوڵە کراوە بە ماڵ بەسەریەوە کە تۆ ئەبێ ئەمە بخوێنیت من وەکو جارێکی دیکە ئەیڵێمەوە خوێنکارمان هەبووە لە زانکۆی سلێمانی لە کۆلێژی پەروەردەی وەرزش پاڵەوان بووە یەکێک بووە لە ئەستێرۆ یاریزانە دیارەکان لە یاریەکەی خۆیدا بەڵام لە زانکۆی سلێمانی لەو دەرسە لەو پیشەیەکەوە یاریتیاکە کەوتووە بۆ مامۆستاکەوتویەتی پابندی داوام نابێ پابندی دەرس نابێ پابندی امتحانات نابێ زۆر جار بەهۆی پیشەکەیەوە کە وەرزشەمانە ئەچێتە دەرەوە بۆ پاڵاوانەتیەکان بۆ خولەکان لێرە بە غیاب ناوی ئەبرێ یاخۆت هەرچەندە ئەگەر هاوکاریش کرابێت بەڵام خۆ تۆ جارگە بۆیە نەمامۆستاکە نەحەقی بووە ئەویش مافی خۆیەتی دەرسی خۆیەتی ئیشی خۆیەتی و ئەم خوێنکارش کە لێرە پاڵەوان بووە و جارێکی دیکە کۆڵێمە وەرزشکار بووە ئەویش هەر مافی خۆی بۆیە ئێمە یعنی نەهاتوین هاوسەنگیەک بۆ ئەم دوو بوارە بدۆزینەوە یاخود ئەم دوو جۆرە ئەم دوو پیشەیە ڕێک بخینەوە کە وەکوڵێن نە ئەمان نە ئەم نەشیش بسووتێنەوە باب بە جۆرێک لە جۆرەکان تا ئێستا ئێمە نەمانتوانیوە هاوسەنگیەک بۆم دوانە بدۆزینەوە کە زۆر جاریش بووە ئێمە بەشێک لە یاریزانەکانمان نەیانتوانیوە ئیستیعابی ئەمەیان بە باشی بکەن کە ئەکادیمی بوونەکەیەت و زانستەکەیت و عیلمەکەیەتی ناچار وازی لەمە هێناوە یا خۆت بە جۆرێک لە جۆرەکان ئەمەی لە دەستیاوە بۆ هۆی پیشەی وەرزش بوونەکەوێت ئێستا ئێمە یاریزانێکی یعنی چوار قڕنەکە لەم هەفتانە ئەو مامۆستا ئاینیە بەڕێزە کە باسی ژیانی وەرزشی خۆی کرد وتی من کاتێک کە چوومە زانکۆ بە جۆرێک لە جۆرەکان دابڕام بۆچی لە وەرزش دابڕام لەبەرەوەی کە من لەوێ ئەرکێکی دیکەم لەسەر بوو لەوێ ئەکادیمیان ئەم خوێن
لە کۆلێژ بووم نەمەتوانی بە جۆرێک لە جۆرەکان وەرزشەکەم و مارەسە بکەم یاخود پەرەی پێ بم بۆی ئەو فترەکەمت دابڕام بەڵام ئێستا کە دوایەوە کە زانکۆم تەواو کرۆ جارێکی دیکە گەڕاومەتەوە ئەم وەرزە بەتەمام بۆ ئێمە بەستەکەی من لێرە ئەوەیە ئێمە ناتوانین ئەم دوو سێکتەرە بەیەکەوە ڕای تۆ چی بکرێ بۆ ئێمە بتوانین ئەم ئەو کەسانی کەەوە تا ئاستێک ئەخوێنن خوێندنەکە زیانی نەبێ بۆ سەر وەرزشەکەیان وە یاخود بە زۆرێکی تر وەرزشەکە زیانی نەبێ بۆ سەر خوێندنەکە هەبێ اختصاص و پیشە جیا بکرێتەوە یعنی یاریزان ئەستا گەر ئەم بواری وەرزشە اختصاصی پێ بدرێت پیشەگەری پێ بدرێت تۆ ئەتوانێت یاریزان یعنی واز لەمەی دیکەیان بهێنێت بۆ نمونە ئێستا تۆ گەر یاریزانێک بۆ نمونە یاریزانێک وەکو ئاسۆ ڕۆستەم بووە گەشتوێتە ئاستی پیشەگەربوونی ئەگەر بێت و لە دوای پیشەگەریەکەی گەڕایەوە ئەم خزمەتێک کە لە بواری تۆپی پێە ئەیکات بۆی حساب بکرێت و بۆ بچێتە خزمەتەوە و هاوکاری بکرێت لە ڕووی مادی ومانۆ ئەم بەم ڕێچکەیە ئەڕوا ناگەڕێتەوە جارێکی دیکە بۆ ئەمیکەیان بەڵام ئەم خەمی لە ئایندەیە خوا بۆیە یعنی ئێوێ ئەمیشی لە دەست نەچێت ئێمە ناکرێت ئەم دووبارە بەم شێوەیە بمێنێتەوە ئەبێ ئەم دووبارە ڕێخینەوە یا ئەوەی وەرزشەکە بە پیشە بکەین یاریزان هەر لە مناڵیەوە ئێستا کاکە لە هەموو وڵاتان وایە یاریزان لە 7 ساڵی و 8 ساڵیەوە خۆی یەکلاکاتەوە بۆ وەرزش بۆ ڕێگەیە بۆ ڕێچکەیە ئەڕاتوە بێتە پیشەگەر و ئەبێتە یاریزانێکی دیار و ئەو کاتە زمانی حیاتی هەیە زمانی مەمارەسەی شەکەی هەیە بۆیە بۆ ڕێچکەیە ئەڕوا ئاور نایەتەوە لەم بواری دیکە کاکە ئەو یاریزانان لیۆنێل میسی و ڕۆناڵدۆ چەندین ئەستێرەی دیکە هیچ کامیان زانکۆیان نەخوێنده هیچ کامیان بۆچی بەڵام ئەوان چوونەتە بواری پیشەگەربوونەوە ئەوان چوونەتەوە ستێپەوە یعنی گەشتن بۆ ستێپە بەڵام لای ئێمە بەداخەوە ئەوەمان نییە بۆیە هەر یاریزانێک لای ئێمە تەرکیزی لای ئیشە سەرەکی پێم خۆشە نزیکە بۆ لە کۆتایی بەرنامەکە چەند پرسیارێکی تایبەت بکەم بۆ مامۆستا ساجد هاندەری چیانە هەڵبژاردەیەکە لەسەر ئاستی ئەوروپا وڵایەوە کاکسی دادیەکێکە لە قورسین پرسیارەکان زۆر جار خۆمم لێ دوور خستوێتەوە بەس بۆ پێی کە بەرنامەکەی بەڕێزت بەرنمەیەکی تایبەتە من ئامادەی ئەوەم تایە کە وەڵامی ئەو پرسیارت بەمەوە من وەکو هەڵبژاردە هاندەری هەڵبژاردەی بەڕازیلم تا ئەو ساتەی کە نەهاتوو بوومە ناو دنیای شیکاری و وەکو چاودێرێکی وەرزشی لەسەر شاشەکان قسە بکەم زۆر حەزم بە یاریکردنی هەڵبژاردەی بەڕازیل بوو لەگەڵشیدا یانەی ڕیال مەدریت یەکێک بوو لەو یانانەی کە من ئارەزووی یاریکردنیمە بوو سیرکردنی یاریکردنیم هەبوو لە سەردەمی ڕۆناڵدۆی دیاردەوە یعنی ئەو حەزم زیاتر بۆ دروست بوو و حەزم لەو یاریزانە شێواز یاریکردنی و یانەیە بوو بەڵام لە 2013 کوتم هاتمە نێو بواری میدیای وەرزشی و بواری شیکاری و قسەکردن لەسەر تیپ و یان و هەڵبژاردەکان زۆر 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 نۆرماڵە هەموو تیپەکان بۆ من یەک تیپن ئەوەی بەلای منەوە زۆر زۆر باشترینە کە ئاستێک و ئەدایەکی باش پێشکەشکار لە ئێستاە بۆ من سیتی جێگەی سەرنجە بۆ من کە یەکێکە لەو تیپانی زۆر زۆر ئاستی بەرزە زۆر جار قسەی لەسەرەکەم جەلال پێی خۆشەویستە من بەدەر دەویست زۆر جار قسەم لەسەر کردووە کاری پیپ گواردیۆلا وەکو کارکردن وەکو حەزی بۆ پیشەکەی پیپ گواردیۆلا بەلامەوە ڕاهێنەرێکی باشە حەزی بۆ پیشەکەی منەوە کەسانە کە حەزیان بۆ پیشەکەیان هەبێت هەمیشە سەرسامم پێیان خۆی دوجار مامۆستا ئەگەر ئێمە هاندەربوونمان بۆ هەڵبژاردەیە یا گروتینمان بۆ هەڵبژاردەوە یانێک نەبێت خۆشەویستیمان بۆی نەبێت ناتوانین بینێ ناوبوارەکەەوە بەڵام ئێتر گرنگ ئەوەیە کاتێک بۆ نمونە هەرێک لە میدیاکارەکان لە شاشەیەکە دەرەکەون بۆ شیکاری یاریەکان بە بێلایەنە شیکاری بکەن وەکوتر زۆر زۆر ئاساییە لە کاتی تایبەتی هاندەربوونیان بۆ یانە هەڵبژاردەیەکە بێت بابەتی خواردن ماوەزە ساجد حەزی بە چ خواردنێکە وڵی خواردن من زۆر جار ماڵەوە پێم ئەڵێ تۆ ڕەنگە ڕۆژی لە برسا بمریت یعنی زۆر کەمە خۆم یعنی خواردن بەلام شتێکی گرنگ نییە هەر ئەوەندە وەکوڵێ برسی نەبم ئەوەندە ئەخۆم هیچ خواردنێکی تایبەت نییە نا شتێکی تایبەت نییە لە خۆمان حەزی بە برنج و پڵاوەکەینە یادی کاک ماڵسە بەهمەل غەریبم نەکرد کە ئەو یەکێک بوو لەو کەسانی کە تا ئەم لە حەزەیەش یان ئێمە بەردەوام ڕائگۆڕینەوە لە ڕاضەیە بەردەوام قساکەین بەردەوام شتاڵین کە ئەو لە تەلەڤزیۆنی یەگرتوش ئەویش زۆر زۆر ینی هاوکارم و زۆر جار بەدەر لەوەی کە میوانم بووە هاتووە لە پشت کامێراوە قسەمان کردووە دانیشتوین ئەوە ئەویش یەکێک بوو لەو کەسانی کە زۆر جار هاوکار بوو لایەنەی سیروان بووم دانە ڕەسڵان
مامۆستادانەر کە ئەویش زۆر جار قسەمان کردووە بەیەکەوە هاوکار بووە. بیرم دێت لە نادی سیروان یەکەم جار کۆنگرەی ڕۆژنامەوانیم بەس بۆ یانەکەم بەس تەنها ئەو هاتبوو، هەنی بەلامەوە شتێکی ناتەبیعی بوو، بەڵام ئەو وتی تەرجیعی کرد، وتی ئەمە دەستپێکێکە. زۆر جار ڕوبەڕووی ئەم شتانەشە بیتەوە تا ئینسان خۆی ئەسلمێنێ، زۆر جار ڕوبەڕووی کۆمەڵی شتە بێتەوە فعلەن ئەو قسەیە وا بوو، بەڵام ئەو زۆر بە خۆشی هاو بەدەمەوە، زۆر بە پێشوازی و ئیشی خۆشی کرد و ئەوە یەکێک بوو لە شتە خۆشەکانم. ئیتر دواتر لە 2016 هاتمە کەناڵی سپێدە و تا ئێستش لە کەناڵی سپێدە وەکو پەیامنێری وەرزشیم لە شاری سلێمانی و بەڵام بەردەوام لەگەڵ کەناڵەکانی دیکەش کۆنتاکتم هەیە وەکو چاودێرێکی وەرزشی. من کاتی بەرنامەکەم وەنە نەماوە، پێم خۆشە ئەگەر لە کۆدی گشتی ژیان تا یادەوەرەی خۆش شەرنێ لە کاری میدیای یابێت لە ژیانی ڕۆژانەی خۆشە لەگەڵ هاوڕەکان تا لە کاتی سەردەمی زانکۆیە لەگەڵ خزم و دۆستاندا یادگاری شتێکی خۆش وەکو یادەوەرەی خۆش باسی بکەیت و دواوتەشت. وەڵای بیرۆری خۆش زۆر بوون، ینی لە ئێستا وەکو بە دەقیقی شتێکی وام لە خەیاڵ نییە، بەڵام ئەزمون زۆر جار هەڵەکانی نێو بەرنامەکان یاخۆ زۆر جار ئەو هەڵە تەکنیکیانەی کە ڕوو ئەیەن بوونەتە ئەزمونی لە کاتی خۆیانە کە ڕوویان ناخۆش بوون، بەڵام بوونەتە تەجروبە، بوونەتە شتێکی خۆش کە جارێکی دیکە ینی تەجروبە وەرگرم لەو شتانە. من یەک دوو سەفەرم کردەوە بۆ پیشەکەم بۆ کارەکەمەوانە، ئەمانە بوونەتە ئەزمونێکی زۆر باش بۆم. یەک جار لەگەڵ یانی سیروانی نوێ بۆ پاڵەوانەتی عەرە بۆ یاری باسکە بەشداریمان کرد، گەشتی وڵاتی ئیمارات دوبەیمان کرد. لە ئاخیر ڕۆژ لە گەڕانەوەمانە لە ئۆتێلەکە گەیتە خوار و لە ڕسێپشنەکە دانیشیت و جانتاکانت هەموو دانیتوانە. دوجار کە لەوێ سەر کەوتین بۆ بچین بۆ فڕۆکەخان و لەوێ بگەڕێینەوەمانە، من دوو جانتان پێ بوو، جانتایەکی خۆم لەگەڵ جانتایەکی وەسایلە ئەعلامیەکانم. جانتاکە خۆم لە شان کرد و ڕۆشتین، بەڵام جانتاینەکەم لە یاد کرد، جانتای کارە ئەعلامیەکانم. ڕۆشتینە ناو فڕۆکە، ڕۆشتینە ناو فڕۆکەخانەکە، لەوێ تەلەفۆنیان کردوتیان وڵات جانتای یەکێک لە جانتایەکتان بیر چووە. ینی ئەو بۆ من زۆر ناخۆش بوو کە بەجێمانشت چی بکەین چی نەکەین. وڵات دوجار لە ڕێگەی تەلەفۆنش نەما بوو چێکین بکەین و بچینە ناو فڕۆکەوە بگەڕێنەوەمانە. بەڵێ دوجار بە خێرایی گەیاندیانە دەستمان، یعنی جانتاکەمان هەڵگرتوەمانە. ئەوە بۆ من شتێکی ناخۆش بوو لەو تەوقیتەیە، بەڵام بوو بە تەجروبەیەک کە چەندین جار کە ئێستا چوومەتە دەرەوە بۆ پاڵەوانێتی یاخود چوومەتە ئەسفان، چوومەتە ئورومیە، چوومەتە وڵاتە دراوسیانە بۆ کۆمەڵێک پاڵەوانەتی. یەکەم شت کە خەمی لێ خۆم پێش خواردنینەکەم جانتای وەسایلە ئەعلامیەکانمە، بزانم ئەوانە کامل ئەوانە تۆکمەیە. اینجا دوای بیر لە شتەکانی دیکەمەکەمەوە ئەو یەکێکە لەو تەجروبە خۆشانەی سوارتانەک لێ ناوێ. مامۆستاجان ئەگەر دواوتت من زۆر خۆشحاڵم ڕۆ لەگەڵمان بووی، بەستر کاتی بەرنامەکەم کۆتایی پیاتەوە گەر دواوتێت. من زۆر سپاسی تۆکەم، سپاسی کەناڵە بەڕێزەکەتانەکەم کە لەم دیمانەیە ئێمەتان بەسەر کردەوە و هیوادارم ئەم بەرنمەیەت ینی بەردەوامی هەبێ، نەک هەر بۆ خۆم، بۆ هەموو ئەو گەنجانی، بۆ هەموو ئەو هاوڕێیانی، بۆ هەموو ئەو کەسانی کە ڕۆژێک لە ڕۆژان لەم بوارەیە ئیشیان کردووە، خزمەتیان کردووە، بۆ ئەوەی کە ئێمە ئەموو شاڵم تەشجیعی یەک بکەین، چەندێک لە توانامانە هەبێت. بەڕاستی ئەم تەشجیعکردن، ئەم هاوکاریکردن، ئەم بەدەمەوە چوونە، ئەم گرنگیدانە بە بوار و سێکتەرەکەی خۆت دوورتان نزیک وەکوڵی کاریگەری ئیجابی ئەبێت. بۆیە من پێم وایە ئەم بەسەرکردنەوەی جەنابەت لەم بەرنامانەدا کاریگەری ئەبێت. مەرج نییە من تاسەر لێرە بمێنمەوە، لەم بوارەیە بمێنمەوە، سبەی ڕۆژ من کاروانی کاری من تەواوە بێت، نۆبەی کەسێکی دیکە دێت بۆ ئەوی ئەویش زیاتر بە گڕوتینەوە بە حەزوارەزۆ هەوڵبات و جەنابێشت هیوای سەرکەوتنت بۆ خوازمێکێکی لە گەنجە چالاک و باشەکان، هیوادارم سەرکەوتوی بیت. زۆر سپاس مامۆستاجان. بینەرانی ئازیز، بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەڵقەی هەفتەی بەرنامەی هەفتانەی وەرزش. لە کۆتاییشدا سوپاسی ئامادەبوونی مامۆستا ساجد کەمال، میدیاکاری وەرشی دەکەم کە ئەمڕۆ لەگەڵمان بوو. سوپاس بۆ ئێوەش تا ئەم ساتە بینەر و بیسەری بەرنامەکە بوون. سوپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە، ڕێز و سڵاوی سیداد بابانی قبوڵ فەرموون.
هەتا ئەڵلقەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکە هێفتانی وەرزش بەخوای گەورەتان دەسپێرم شاد و کامەران بن.